ئەرکی مەزن بە چاوپۆشین لە پلانی داهاتووی خوددا بۆ ئیسرائیل وەک نەتەوەیەک ئەمڕۆ دەچینە سەرنجی سەرەکیمان لەسەر پلانی ئێستای خوددا دادەنین بۆ جوولەکەکان و ناجوولەکەکان. یوحەنای نێردراوی خوددا یارمەتی دەرمانە بۆ تێگەیشتنمان لەم بنەمایە لەو شتانەی کە لە سەرەتا ئینجیلەکەیدا لە بەشی 1 نووسیوێتی لە سەرەتا لە ئایەتی 11دا دەتوانین لەم بەشە ناوی بنین پلانی خوددا بۆ ڕزگارکردن. با پێکەوە ئەم بەشە بخوێنینەوە. ئەو بۆ لای گەلەکەی هات. مەبەستی یوحەنای نێردراو لەم وشەیە ئەوەیە کە ئیسای مەسیح بۆ هەمومان هاتووە و هەموو مرۆڤەکان، چونکە تەنها گەلی ئەوین و دروستکراوێکی نایابی ئەوین. بەردەوام دەبێت و دەڵێت بەڵام ئەوان پێشوازیان لێ نەکرد. لەم ڕستەیەدا یوحەنای نێردراو مەبەستی گەلەکەی ئیسرائیلە. لەگەڵەوەشدا هەموو ئەوانەی پێشوازیان لێکرد ئەوانەی باوەڕیان بە ناوی هێنا مافیان پێدرا ڕۆڵەی خوددا بن. ئەوانەی نە بە سرۆژ لەدایک بوون، نە بە خواستی مرۆڤ، نە بە ویستی پیاویش، بەڵکو لە خودداوە لەدایک بوونەوە. لێرەدا یوحەنای نێردراوی خوددا چەمکی لەدایک بوونی نوێ ڕوندەکاتەوە کە دەبینین لە بەشی 3 قسەی لەبارەوە دەکات کاتێک نیکۆدیمۆس چووە لای عیسا مەسیح و لەبارەیەوە ئەم چەمکەی قسەی بۆ کرد و بۆی ڕوون کردەوە. ئەم چەمکە بە ناویەوە کە من باوەڕم بە عیسایە وەک ڕزگارکەرێک قبوڵی دەکەم. بەم شێوەیە دەبمە کوڕی خوددا. یوحەنای نێردراو یارمەتی دەرمان دەبێت لەوە تێبگەین کە پۆلسی نێردراوی خوددا لێرەدا لە نامەی ڕۆما بەشی 11 قسەی لەسەر دەکات. پۆلس لەم بەشەدا قسە لە بارەی تاقیکردنەوە شخصیەکان دەکات و دەڵێت کە ئەو وەکو جوولەکەیەکی کۆنەپەرست لە سەرەتادا ڕزگارکەری ڕەت دەکردەوە. بەڵام خوددا بە شێوەیەکی موعجزە ئامێز لە ڕێگای عیسای مەسیحەوە لەو ڕێگەیەدا کە بۆ دەمەشق دەچوو بۆی دەرکەوت و چاوی پێکەوت، دواتر باوەڕی بە عیسای مەسیح هێنا. دوای ئەوە تاقیکردنەوەکەی باس دەکات. بەردەوام دەبێت لە قسەکاری لە ڕۆما بەشی 11 و ئایەتی 1 دەڵێت لێرەدا دەپرسم مایە خوددا گەلەکەی خۆی ڕەت کردەوە؟ نەخێر. پۆلس حەزی لە بەکارهێنانی ئەم شێواز ڕوونکردنەوەیە کە لە زۆربەی نووسینەکانی هەیە. پرسیارێک دەکات و دواتر وەڵام دەداتەوە. تەواوی دەکات و دەڵێت لێرەدا دەپرسم مایە خوددا گەلەکەی خۆی ڕەت کردەوە؟ نەخێر. منیش ئیسرائیلیم لە نەوەی ئیبراهیم لە هۆزی بنیامین. دەڵێت هەرچەندە گەلەکەی عیسا مەسیحیان وەک مەسیحی چاوەڕوانکرا و ڕەت کردەوە، بەڵام هەزاران جوولەکە هەبوون کە باوەڕیان پێهێنا. لە ڕاستیدا کەنیسەی سەردەمی تری کە لە ئۆرشەلیمدا مەزرا سەرەتا هەموو ئەو جوولەکانە بوون کە باوەڕیان بە عیسا مەسیح هێنابوو. نێردراوان جوولەکە بوون کە بوون بە ئیماندار. کتێبی پیرۆز تۆماری دەکات کە 3000 کەس ئیمانیان بە عیسای مەسیح هێنا، پاشان 5000 ماڵ یان خێزان ئیمانیان پێهێنابوو. و ئەمانە هەموویان جوولەکە بوون کە باوەڕیان وابوو عیسای مەسیح و ڕزگاریکەری جیهانە. ئەمانە جوولەکە بوون لە هەموو ناوچەکانی جوولەکەوە، لە هەروەها لە هەموو بەشەکانی شانشینی ڕۆمەوە هاتبوون. پۆلسی نێردراو جەخت دەکاتەوە کە خوددا گەلەکەی ڕەت نەکردوتەوە. لەسەر بنەمای ئەم قسانەوە ئەوەی پۆلسی نێردراو لە بەشی 11دا ڕوونی دەکاتەوە تەواوی دەکات. پرسیارێک لە مێشکماندا سەر هەڵدەدات کە پێویستە بیری لێ بکەینەوە و ئەویش ئەوەیە داهاتووی ئیسرائیل وەک نەتەوەیەک چییە. ڕاستیەکەی ئەوەیە کە پۆلسی نێردراو لەو ئاەتانەی کە دێن باسی نەتەوەی ئیسرائیل و پلانی خوا دەکات و ئیسرائیل وەک گەلێک یان وەک نەتەوەیەک وەکو ئەم قسانەیە باسییان دەکات. ئەی خوشک و برایان، نامەوێت ئەم نەهێنیە نەزانن نەوەک خۆتان بەدا نابزان. بەشێک لە ئیسرائیلی گرتەوە کە تەواوی نەتەوەکان پێیان ناوەتە ناوی. ئەو مانایی کە ئەم سەردەمی نعمەتەکە ئێمە تێدا دەژین. ئەو بۆ مانایە کە ئەمە سەردەمی نعمەتەکە ئێمەداژین لە کاتێکە دیاریکراودا کۆتایی دێت و عیسای مەسیح دێت. دوای ئەوە دەڵێت بەم شێوەیە هەموو ئیسرائیل ڕزگاری دەبێت. لێکدانەوەی زۆر بۆ ئەم ڕستەیە کراوە. لە ڕاستیدا کەس ناتوانێت ئەوە بە یەکلایی بکاتەوە کە خۆی ئەو کەسەیەکە ڕاستەقینەیە. ئایا باسی هەموو ئیسرائیل لەو کاتەی مێژوودا دەکات کاتێک کە عیسای مەسیح دەگەڕێتەوە، یان هەموو ئیسرائیل بە تێپەڕبوونی کات لە سەردەمی خۆیەوە تا هاتنی مەسیح؟ بەڵام بەبێ گوێدانە ئەم خاڵانە پۆلسی نێردراو دەڵێت هەموو ئیسرائیل ڕزگاری دەبێت. پاشان تەواوی دەکات و دەڵێت وەک نووسراوە ڕزگارکەر لە زایۆنەوە دێت. خوانەناسی لە یاعقوب بۆ دوور دەخاتەوە، ئەمەش پەیمانی منە لەگەڵ ئەوان کاتێک گوناهەکانیان دادەماڵە. هەندێک پێیان وایە کە هەموو ئەو بەڵێنانەی لە پەیمانی کۆن دەگوترا لە ڕۆژانی کلیسای عیسا مەسیحدا جێبەجێ دەکرێن و ئەمە ئێستا لە پاشای 1000 ساڵەدا دەژین کە کتێبی ئاشکراکردن قسەی لەبارەیەوە کردووە. زۆر ڕوون نییە کە ئایا جێبەجێکردنی ئەو بەڵێنانەی کە لە تەواوی پەیمانی کۆندا هاتوون ئێستا لە کەنیسەی عیسای مەسیحدا جێبەجێ دەکرێن، چونکە دەزانین کە هەندێک بەڵێن بە شێوەیەکی حرفی پەیوەست بوون بە خاک و داهاتووی گەلی ئیسرائیلەوە. لێرەدا پۆلسی نێردراو باز لە ئیسرائیل و پلانەکانی داهاتووی خوددا دەکات بۆیان. هەروەها نێردراوان پرسیارێکی گرنگیان لەبارەی داهاتووی ئیسرائیلەوە پێش سەردەڵدانی عیسای مەسیح کردووە.
پرسیارەکەش ئەوەیە ئەوانەی پێکەوە کۆبوونەوە لەیان پرسی ئەی خاوەن شکۆن لەم کاتەدا پاشایەتی بۆ ئیسرائیل دەگەڕێتەوە ئەوان وەک نەتەوەیەک بیر لە پاشایەتی بۆ ئیسرائیل دەکەنەوە سەیرەکە ئەوەیە کە عیسای مەسیح بە تەواوی وەڵامی ئەو پرسیارەی نەداوەتەوە بەڵام وەڵامی دایەوە وتی وەڵامدانەوە بەم شێوە بوو بۆتان نییە ئەو کات و سەردەمە بزان کە باوەک بەدەسەڵاتی خۆی دایناوە لە خۆمانەوە بۆ ئینجیلەکەمان و کتێبی پیرۆز زۆر جار عیسا مەبەستی ئەوە بووە کە ماوەیەک یان کاتێکەیە کە وەڵامی ئەم پرسیارانە دەدرێتەوە بەڵام ئەمە شتێک نییە کە زانینەکەی ئێستا بەردەستمان بێت عیسا وەڵامی خۆی بۆ ئەوان ئاوا تەواو دەکات و دەڵێت بەڵام کاتێک ڕۆحی پیرۆستان لێتە سەر هێز وەردەگرن و من دەبمە شایەت لە ئۆرشەلیم و هەموو یەهودیا و سامرا تاکو ئەو پەڕی زەوی لە ئەنجامی ئەمەشدا ئەرکی خۆیان لە ئۆرشەلیمەوە دەست پێ کرد و لەوێشەوە پەیامی کتێبی پیرۆزیان بە هەموو جیهاندا بڵاو کردەوەکە هێشتاش پرۆسەیەکەکە لە ڕۆژگاری ئێمەدا بەردەوام و ئەنجام دەدرێت و لە 2000 ساڵی ڕابردوودا ئێمە بەشێکی لەم بابەتە دەتوانین ئەم کاتێکە ئێمە تێدا دژین ناو بنین سەردەمی کڵێسا سەردەمی جوولەکە و نەتەوەکان کە بوونەتە یەک جەستە لە مەسیحدا کاتێک پۆلسی نێردرا و پەیمانەکەی بۆ خەڵکی ئەفەسۆس نووسی باسی لەم بابەتە کرد چونکە ڕوونەکە کێشەیەک لە کلیسای ئەفەسۆسدا هەبووە چونکە ئیماندارانی جوولەکە هەستیان بەوە کردووە کە جێگەیەکی تایبەتیان لە نعمەتی خوددادا هەبووە چونکە ئەوان گەلی تایبەتی خوددا پۆلس بۆیان نووسی گوتی ئەم متارە تەواو نییە چونکە هەمومان لە جەستەی مەسیحدا یەکێکی ئەوەی لە بەشی دووەمی پەیمانی پەیامی ئەفەسۆس و ژمارەکانی حەوتە تابیستەدا هاتووە دەخوێنینەوە مەسیح هات و مژدەی ئاشتی بە ئێوەداکە دوورن هەروەها ئەوانش کە نزیکن ئەوانەی دوورن کێن زۆر بمان ئێمە ناجوولەکەکان هەر لەم بەشەدا لێکچوونێک بەکاردەهێنێت بۆ ئەوەی ڕوونی بکاتەوە کە ئێمە دوور بووین بە بەراورد بەوانەی کە نزیک بوون لێ بە ئێوەدا کە دوورن هەروەها ئەوانەی کە نزیکن پاش ئەوانەی نزیکن کێن ئەوانەی کە گەلی خوددان کە هەڵبژێردراون و لە خاکی مسر دەریانی هێناوە و نەتەوەیەکی لیان پێکهێنا بۆ ئەوەی کە ڕزگارکەرەکە دەربکەوێت کە لە ئیبراهیم و ئیسحاق و یاعقوب و یەهودا و مەسیحەوە هاتووە ئایا مەسیح تەنیا بۆ جوولەکەکان هاتووە نەخێر بەڵکو بۆ هەموو جیهان بۆ ئەوەی هەموو ئەوانەی باوەڕیان پێ هەیە لە ناو نەچن بەڵکو ژیانی هەتاییان بێت پۆلس ڕوونکردنەوەکانی خۆی بۆ خەڵکی ئەفەسۆس تەواو دەکات و دەڵێت چونکە لە ڕێگای ئەوەوە هەردوو لامان لە یەک ڕۆحدا ڕێبەرایەتیمان هەیە بۆ چوونە لای باوک بۆیە ئیتر نامە و بێگانە نین بەیەکتر بەڵکو دەبینە هاوڵاتی لەگەلی پیرۆزی خوددا و بنەماڵی خودداوەند لێرەدا ئەو لێکچواندنی بنەماڵی خوددا بەکاردەهێنێت ئەمە بەستی هەموو مرۆڤەکانە هەمومان گرنگ نییە جوولەکە بیت یان یونانی یان ناجوولەکە پیا و یاژن خزمەتکار یان ئازاد ئێمە هەمومان لە عیسای مەسیحدا یەکێکی لەسەر بناغەی نێردراوان و پێغەمبەران بنیادنراوین عیسای مەسیحیش خۆی گرنگترین بەردی بناغەیە هەموو خانووەکە بە یەکبوون لەگەڵ مەسیحدا بنیادنراوە لێرەدا لێکچوونێکی دیکە بەکاردەهێنێت کە هەموو بناکەیە ئەمەش هەمانە و لێکچوونانەیە کە بە پەترۆسی نێردراوی خوددا ئەویش بەکاری هێنابوو کاتێک باسی ئەوە دەکات کە ئێمە بەردی زیندوین لەم بینایەدا دەڵێت هەموو خانووەکە بە یەکبوون لەگەڵ مەسیحدا پێکەوە بەستراوەتەوە وەگەشە دەکات هەتا بێتە پەرستگایەکی پیرۆز بۆ مەسیح واتە خێزانی پیرۆز پەرستگایەکی پیرۆز بینایەکی پیرۆز خودی پەرستگاکە نا بەڵکو ئێمە پەرستگای خودای زیندوو خوداش بە ڕۆحی خۆیەوە لە ناوماندا دەژی دەڵێت ئێوەش بە یەکبوون لەگەڵ ئەودا پێکەوە بنیادنراون تاکو ببنە خانوویەک بە ڕۆحی خوددا ئەمەش دەمانباتە سەر پرسیارێک بۆ تێفکرین و جێبەجێکردن کە بریتیە لە ئەوەی کە ئەگەر ئیماندارە ڕاستەقینەکان سەرڕای جیاوازیان ئەندامی جەستەیەک بن پێویستە ئەمە کاریگەریەکی چۆن بێت لەسەر هەڵوێست و ڕەفتارەکانمان بەرامبەر بە یەکتری وەڵامی ئەم پرسیارە سادە و قوڵە و هەموو ڕۆژێک پێویستی بەکاری خوددایە لە دڵماندا وەڵامەکە ئەوەیە کە دەبێت هەمیشە بیر لەو یاساگشتێ بکەینەوە کە یارمەتی دەرمان دەبێت کە بزانین مامەڵە لەگەڵ یەکتردا بکەین و یەکتر قبول بکەین و یەکترمان خۆش بێت وەکو خوددا و پەیامە پیرۆزەکەی کە پێمان ڕادەسپێرێت سەرڕای جیاوازی ئایدۆلۆژی نەتەوەیی کۆمەڵایەتی ئابووری سیاسی و چینایەتی یان هەر جیاوازێکی تر ئەم یاساگشتی ئەوەیە کە هەموو مرۆڤێک متمانە و ژیانی خۆی دەخاتە ناو عیسای مەسیحەوە کات دەبێتە بەشێک لە جەستەی مەسیح وەک من وەک تۆ و هەر بۆیە هەمومان لە جەستەی عیسای مەسیحداین با بنەماکەتان بیر بهێنمەوە تاکو پێی بژین کە ئەمەیە بە چاوپۆشین لە پلانی داهاتووی خوددا بۆ ئیسرائیل وەک نەتەوەیەک ئەمڕۆ دەبێت سەرنجی سەرەکیمان لەسەر پلانی ئێستای خوددا بێت بۆ هەردوو جوولەکەکان و ناجوولەکەکان